بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دهۆک لە پێنجەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆساید لەگەڵتانین. میوانێکی ترمان هەیە، دەمانەوێت لەگەڵ ئەو میوانەشمان قسەی زیاتر سەبارەت بە گرنگی ئەم کۆنفرانسە. ئەم میوانانە لە کۆنفرانس بەشدارن، کەسانێکن لە ئەوروپاوە هاتوون و بەشداری دەکەن دەتوانن بە هەموو شێوەیەک ڕاستی جەنۆسایدی گەلی کوردستان بە جیهان بگەێنن. میوانەکەمان زۆر بەڕێز خات و لێلیت بێگلاریان بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی کۆماری ئەرمینیا. مس بێکلاریان وایە زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە خێرای لەگەڵ کوردستان 24. پێم خۆشە پرسیاری ئەوت لێ بکەم لە سەرەتادا، ئایا هەستی بەڕێستان چۆنە کاتێک بەشداریتان لەم کۆنفرانسەدا کردووە و گشت ئەم وێنانەتان بینیوە کە هی جینۆسایدی کوردەکانە؟ ئایا ئەمە شتێکت پێ دەڵێت لەبارەی ئەوەی کە وابزانم جەنابیشتان جینۆساید کراون؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ بەداخەوە تۆ ڕاست دەکەیت. من لە ئەرمینیاوە هاتووم، من لە نەتەوەیەک هاتووم کە چیرۆکێکی زۆر سامناکمان هەیە و پەڕەیەکی تاریکمان لە مێژووی وڵاتەکەماندا هەیە کە ئەرمینیەکان 9 ملیۆنیان جینۆساید کران لە چەند ساڵی ڕابردووش لە ناگۆرنۆ کارەباخ کە پاکتاوی نەژادی بەرامبەر بە ئەرمینیەکان کرا و جینۆسایدیان بەرامبەر کرا. ئەمڕۆ لە میانی ئەم کۆنفرانسە کاتێک کە گەڕاین بینیمان وێنەکانی جینۆسایدی کوردمان بینیم، من گەڕامەوە بۆ ئەو پەڕە تاریکانەی مێژووی خۆمان کە جینۆساید بەرامبەر بە ئەرمەنیەکان کراوە. ئێمە چونیەکیەک و هاوشێوەیەک هەیە لە نێوان هەردوو نەتەوە لەبارەی مێژوومان کە جینۆساید بەرامبەر بە هەردوو نەتەوە کراوە. ئەمڕۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ڕێگەیەکە بۆ ئەوەی جارێکی دیکە جینۆساید بەرامبەر بە نەتەوەکان نەکرێتەوە. و سەرکردەکانی نازیەکان کاتێک کە پلانیان دانابوو جینۆساید ئەنجامدەن، پرسیارێکیان دەکرد کێ جینۆسایدی ئەرمەنیەکانی بەبیرە. ئەمە پرسیارێک بوو بۆ ئەوەی کە خەڵک ئایا بیری ئەم جینۆسایدەی ماوە یاخۆت نا بۆ ئەوەی جارێکی دیکە جینۆساید بکەنەوە. بەڕێستان سیاست مەدارن و پرسیاری ئەوم هەیە بۆ کاتێک دەگەڕێنەوە ئەرمینیا بە چ ڕێگایەک بە ئەرمینیەکان یان لە پارتەکەی خۆتان دەڵێن یان بە هەموو ئەوروپیەکان و جیهان دەڵێن چۆن پێیان دەڵێن کە چی بەسە کوردەکان داهاتەوە چ جۆرە جینۆسایدێک بووە؟ سەرەتا ئەمە یەکەم سەردانی من نییە بۆ هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکەمان دێمیک لە 2016 هاتینە هەولێر بۆ هەرێمی کوردستان. ئێمە چەندین کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆک بەرزانی هەبوو. ئەم پەیوەندیانە لە نێوان هەردوو نەتەوە گرنگە بۆ ئەوەی تێ بگەین و چۆن بتوانین هاوکاری یەکتر بکەین لەم پرسە چونیەک و هاو بەشانەدانا کاتێک کە جینۆسایدێک بەرامبەر بە هەردوو نەتەوە کراوە. کاتێک کە دەگەڕێتەوە سەر حیزبەکەی من، ئێمە جینۆسایدی ئێزیدیەکانمان کارەساتی ئێزیدیەکانمان بە جینۆساید ناساندووە و هەروەها بەدۆدا چوون بۆ پرسی ئێزیدیەکان دەکەین و سەبارەت بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش چەندین پرۆژە یاسامان پەسەند کردووە کە بۆ بە جینۆساید ناساندنی کارەساتی با بڵێن سریانیەکان، کورد، ئێزیدیەکان هەموو ئەمانەمان بە جینۆساید ناساندووە و دەبێت ئێمە هاوسۆزی خۆمان بۆ قوربانیان پشتڕاست بکەینەوە و لەگەڵ ئەوەشدا دەبێت بەرپرسیاران و ئەو کەسانەیەم کارەیان کردووە بە بەرپرسیار بناسێنرێت بۆ ئەوەی جارێکی دیکە ئەم نەتەوانە ڕوبەڕووی جینۆساید نەکرێتەوە. ئێمە لەوانەیە نەتوانین لە ڕابردوودا چی ڕوویداوە گۆڕانکاری تێدا بکەین. ئەوەی ڕوویدا بەڵام لە داهاتوودا دەکرێت ڕێگری بکەین لەوەی جارێکی دیکەم جینۆسایدانە دووبارە نەمنەوەەوە. ئەمڕۆ بینیمان کە کەسانێکی گەنج لە کوردستان هاتنە سەر ستەیج و باسی جینۆسایدی گەلی کوردیان کرد. زۆر گرنگ بوو ئەم کۆنفرانسانە زۆر گرنگ بابەتانە. خات و مەکلارن ئایا پێت وایە
تەنها پرۆتستۆکردن دەبێتە هۆی ڕێگریکردن لە جینۆسایدکردنی کوردەکان بە شێوەیەکی گشتی لە داهاتوودا یان بەرپرسیارەتیەک لەسەر شانی هێزە نێودەوڵەتەکان هەیە بۆ ڕێگرتن لەمە بەڕازگۆی وەڵام بدەمەوە دەتەوێت بەڕازگۆی وەڵام بدەمەوە بەداخەوە کاتێک کە من بە کردەیی کارەکانمان کردووە ئەوم بۆ دەرکەوت کە کۆمەلگەی نێودەوڵەتی هەمیشە ڕازگۆنین هەمیشە ڕاستیەکان ناڵێن چەندین دووفاقی و دووڕوویی لە نێوان کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە و هەموو وڵاتێک لە بەرژەوەندی خۆی کار دەکات ئەمە ڕاستیەکەیە کاتێک کە ئەوان لەسەر کاغەز شتێک دەنووسن جیاوازە لەوەی کە دەیکەن ئەوەی کە ئێمە پێویستە بیکەین نابێت بە بێدەنگی بوەستین دەبێت قسە بکەین دەبێت دەنگی خۆمان هەڵبرین و نابێت بوەستین دەبێت لە تەواوی وڵاتانی جیهان بگەڕین و باس لە جینۆسایدی نەتەوەکان بکەین پێویستە کۆمەلگەی نێودەوڵەتی وایان کرداریان هەبێت هەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی من دەزانم کاری خۆم دەزانم بۆ ئەوەی ئەم کارە ببوورە گەنجەکانی کورد بە هەمان شێوە ئەو کارە دەکەن دەچن لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەگەڕێن قسەی خۆیان دەکەن جەنابتان تەنها ڕێگا بۆ ڕێگریکردن لە جینۆسایدی تر نەک تەنها دژی کوردان بەڵکو گەلانی تر باشترین ڕێگە چییە وەکو بەڕێستان وتان ناتوانین پشت بە هێزە نێودەوڵەتەکان بکەین بە هەموو شێوەیەک ئەوەی لە توانادا هەیە دەبێت بیکەیت کاتێک کە کۆمەلگەی نێودەوڵەتی بێدەنگ دەبێت کاتێک ڕێکخراوەکان بێدەنگ دەبێت گرژەکان و کارەساتەکان و جینۆسایدەکان زیاتر دەبێت ئەگەر ئێمە بە بێدەنگی بوەستین تندوتیژیەکان زیاتر و زیاتر دەبێن و جینۆسایدی زیاتر دەبێت ئەوەی لە ئەستۆماندایە ئەوەی لە توانەماندایە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی مرۆیی لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی و کەسی و حیزبیش دەبێت هەموو شتێک بکەین بۆ ئەوەی ئەم جینۆسایدانە ڕێگریان لێ بکەیت بەدنایەوە ناتوانین هەموو شتێ بکەین بەڵام ئایا شوێنگرەوە هەیە بەڵێ هەیە دەبێت بە شێوەیەکی ئاشتیانە کار بکەین بۆ ئەوەی تەواوی کارەساتەکان بە جینۆساید بناسێنێت جا لە بواری کۆمەلگەی نێودەوڵەتی بێت ئایا سوپایەک هەبێت بۆ ئەوەی نەتەوەکان بپارێزرێت و هاو ڕێکخراوەکان بەکاربهێنین دەنگی خەڵک بەکاربێنین بۆ ئەوەی ڕێگری لە جینۆسایدەکان بکەین دەبێت هەموو ئەم ڕێگەیانە تاقی بکەینەوە بۆ ئەوەی ئەم ڕێگریە بەردەوام بێت زۆر سپاس بۆ ئەم چاپێکەوتنە خێرا لەگەڵ کوردستان 24دا ئەم دیدارشمان لەگەڵ زۆر بەڕێز لێلێت بێکدلاریان بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی کۆماری ئەرمینیا لێرەدا کۆتایی دێت